بەرگری لە خۆتگەی ئەو هەمووی بەرخۆدانە ئێمە ئەو سلێمانی هیوادارین هەولێریش خەڵکی هەولێر جۆکو ئێمە بێتە سەر جادە ئەم هەمووی باڵپشتیە بۆ گەلی عەفرین. Ez dibêm spas dikim ji xelkê Silêmaniyê re jî ez spas dikim çarparçê Kurdistanê vê sikinandinê miletê me Efrînê re ew ez zekir bînim bi Erdoganê re Erdogan xelkê Efrîn natirse. الله چڵە زەیتون ماڕەکەی چڵە زەیتون ڕەمزی ئاشتیە و ڕەمزی فەڵەستینە هیچ پەیوەندی بە عەفرین و ئەفرین قەومێکی موسڵمانە قەومی کورد لە بەرەوبانەی شەڕێنەوە بەساتوین بەرگێکی ئاینی نەکەن بە شەڕەکە ئەمە شەڕێکی سیاسی نەتەوەپەرستیە هیچ پەیوەندی بە دینۆ نییە. اینجا بە بەسێکی تریش ئێمە هاتوین بۆ بەرگری لە قەومی خۆمان لە کوردستانی ڕۆژاوە کوردانی ڕۆژاوە ئێمە قەومی کورد قەومێکی مەزلومە ئەبێ حەقی بدرێ وەک ئەرکێکی نەتەوەیی و نیشتیمانی بە ئەرکی سەرهەڵمان زانیوە کە بەشداری ئەم خۆپیشاندانەیە بکەین کە دژی ئەو لەشکرکێشیانەی سوپای تورکیا بۆ سەر خاکی عەفرین. بەڕاستی بەرخودانی عەفرین درێژە پێدەری شۆڕشی شێخ سەعیدی پیرانە شۆڕشی ئاگرێداخە بەداخەوە بۆ ئەردۆغان کە هێرشێکی ناڕەوا دەکاتە سەر گەلەکەمان کە میلەتی کورد تا ئێستا خاکی هیچ کەسێکی داگیر نەکردووە بەڵکو خاکی داگیر کراوە و ئێمەی کورد لە هەموو ناوچەکان ئامادەین بە خوێنی خۆمان بە گیانی خۆمان بە دەنگی خۆمان بە ماڵی خۆمان هاوکاریان بین ئەوەی ئەوانی کە نەدینە ئەوێت نە مرۆڤایەتی ئەوێت.